قەیرانە داراییە سیاسێ درێژخایەنەکەی باشووری کوردستان کاریگەری ڕاستەوخۆی کردوتە سەر ئەدایکاری حکومڕانی لە هەرێمی کوردستان. شارەزایەکی بواری ئابووری ڕای دەگەیەنێت دەبێت سیاسەتمەدارانی ئەم هەرێمە بە وریاییەوە مامەلە لەگەڵ دۆخەکەدا بکەن و پلانی ورتر و باشتر لەوەی ساڵانی ڕابردوو دابڕێژن لە ئیدارەدان و بەڕێوەبردننی وڵاتدا. بەنسبەت چارەسەری ئانیەوە ئەوەیە کە حکوومەت ئیرادەیەکی بەهێزی هەبێ لە پاکتاوکردنی یەک موچەی فەرمانبەران بەوەی کە ئەوانەی موچەخۆری نایاساین، ئەوانەی کە بندیوارن، ئەوانەی کە بە شێوەی جیاواز قورساییان لەسەر بودجێ حکوومەت دروست کردووە لایەن ببە نیان هێڵێت. ئەمە خاڵی یەکەم. دووهەمیان ئیرادەیەکی سیاسی بەهێز بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و بە هەدەردانی داهاتی نیشتیمانی لە هەموو بەشەکانی حکوومەتە لە کاتی تایبەتە. سێهەمیان سەپاندنی باج، پەیڕەوکردنی سیستمی باج بەسەر کۆمپانیا گەورەکانە. کێشە سیاسی ناوخۆیەکان هێندەی تر بەرنامە و پلانی حکوومەتی هەرێمی کوردستانی سەختتر کردووە. بە ئەندازەیەک هەر پلانێک دەویسترێت دابنرێت لەلایەن حکوومەت بۆ تێپەڕاندنی و چارەسەرکردنی دۆخەکە ڕێسیەکەیان لێ دەبێتەوە بەخووری. هەرێمی کوردستان لە کۆمەڵی ئاسی جۆر بە جۆرەکە گەشتۆتە بنبەست. ئەوەی کە زۆر جار گوێمان لێ بێ حکوومەتی هەرێمی کوردستانی یەک دەرچە شگە بە ئەم حکوومەتێکی ئێستاویش بریتە لە گفتوگۆ لەگەڵ بەغایە و هەروەها قەریە قەیرانی دارایی کە گەورەترین قەیرانە بەرامبەر بە خەڵک بۆ خەڵک چارەسەرکە. بەڵام بەغداژم دەرگای داخستووە تاکو ئێستا هیچ وەڵامێکی بۆ هەرێمی کوردستان بەجددی نییە. ئەوەی بەلای هاوڵاتیانەوە گرنگە چارەسەری دۆخی ژیان و گوزەرانیان بۆ بکرێت و ئاهێکیش بە ژیانی سەختی چەند ساڵەی هاوڵاتیان بێت یان هەر هیچ نەبێت لەم گیرفان بەتاڵی و بێکاری و بێبازاری ئێستا کەتی کەوتون دەربازیان بێت. ئاوەرعەلی گەلی کوردستان، سلێمانی.